سڵاوتان لەبێت بینەرانی پایتەخت میدیا وا دیارە لەسەر ڕاستپاردەی بەڕێز دکتۆر شاخەوان عەبدوڵڵا جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق لە یەکێک لە بازاڕەکانی شاری کەرکووک پشکنینی چەندین پشکنینی جۆراوجۆر بۆ هاوڵاتیانی شاری کەرکووک ئەنجامە دێ لەوانە پشکنینی چاوە، پشکنینی خوێن و شەکرا. من بۆ وردەکاری زیاتر دەچمە لای خۆیان. ساڵ دەبێت خەریکی چی لێنە؟ وەڵا خەریکی شەکرگرتنین بۆ خەڵک لەگەڵ زەخت و قیاس ئۆکسیجین. تا چەند گرنگە ئەم چالاکیانە لێرە ئەنجام بدەن؟ وەڵای زۆر گرنگە، یعنی زۆر گرنگە هەموو کاتێ بکرێ ئەم شتە. هاوڵاتیان چۆن پێشوازی لێوە دەکەن لێرە؟ وەڵای باشە بەس زۆر خەڵەباڵغ نییە وەڵا، یعنی وەکو کاتەکانتر. چەند جۆرە پشکنین لێرە ئەنجام دەدەن؟ سێقل. چی لە پشکنانەکە ئەنجام دەدەن؟ حالیان لێرە لای ئێمە سێقل هەیە، بەس فەحز دگانمان هەیە، هین کێش و باڵامان هەیە، هین ئۆکسیجینمان هەیە و زەختوی ترە و شتانە هەموویمان هەیە. بەبێ بەرامبەرە. بەڵێ بەخێر بێن. دەست خۆش. سڵاو لێبێت. ئێوە لێرە زۆرە پشکنینەکە ئەنجام دەدەن؟ زەخت و شەکرا. بەڵێ. هاوڵاتیان تا چەند پێشوازتان دەکەن دێن بە دوکانەوە تاوەکو پشکنین بکەن؟ وەڵای هەیە دێ و گرنگی بە تەندروستی خۆی ئەیات و هەشیانە ناوەڵە. لێرە بە خۆڕایی پشکنین ئەنجام دەدەن؟ بەڵێ بەڵێ. تا چەند گرنگە ئەم پشکنیانە لێرە ئەنجام بدەن؟ وەڵای بێ هەموو کەسێ یعنی تەندروستی خۆی بزانێ و ئاگاداری بێ و ئیترا. من دەمەوێت بەڕێز ئەحمەد سەمەد وەربگرم. کاک ئەحمەد سڵاو لێبێت. سڵاو لێوە بەخێر بێ. پێم بڵێم چالاکیە چیەکە ئەنجام دەدەن؟ ئەمڕۆ لەژێر چاودێری بەڕێز دکتۆر شاخەوان عەبدوڵڵا جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق هەڵمەتی هۆشیاری تەندروستی پشکنینی خۆڕاییمان ڕاگەیاند لە شاری کەرکووک بۆ سەرجەم نەتەوەکانی شارەکە بێ جیاوازی. وا دیارە ئەم هەڵمەتە خۆی گرێتەوە لە کۆمەڵێک پشکنین و ئێمە وەکو یەکێتی قوتابیانی کوردستان لەلایەن لیژنە پزیشکیەکانمان پشکنینەکان ئەنجام دەدرێت و لە مانگی ڕەمەزانی پیرۆز وەک ئاشکرایە هاوڵاتیانی موسڵمان لە وەختێکی زۆر خۆیان لە خواردن و خواردنەوە گرنەوە دواتر لە کاتی بەربانگ خواردنێکی زۆر و بە یەکجار بەربانگەکەنەوە بۆی پێویستە هۆشیاریەکیان هەبێت لە ڕێی بڵاوکراوەکانمان و پشکنینەکانمان ئاگاداریان دەکەینەوە و لەژێر چاودێری بەڕێز دکتۆر شاخەوان عەبدوڵڵا ئەم هەڵمەتە بەردەوام دەبێت تاکو جەژنی ڕەمەزانی پیرۆز. تا چەند گرنگە ئەم چالاکیانە ئەنجام بدرێت؟ بەڵێ وا دیارە ئەم چالاکیانە گرنگی خۆی هەیەەوە بەڕێز دکتۆر شاخەوان عەبدوڵڵا بە بەردەوام لەسەر خەتا بۆ ئەوەی کە داواکانی هاوڵاتیان و ئەو پێداویستیانی بۆ هاوڵاتی لە شاری کەرکووک هەیە ئێمە جێبەجێ بکەینەوە گرنگی ئەوەیە کە هاوڵاتیان توانێنە سوودێک لە پشکنینەکان وەرگرن و سەرجەمیان بەخۆڕایە. کاک ئەحمەد زۆر سوپاس. هەڵبەتە من دەمەوێت نوێنەری دکتۆر شاخەوان عەبدوڵڵا جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق لە کەرکووک وەربگرم بەڕێز کاک عەلی عەدنان. کاک عەلی سڵاو لێبێت. بەشێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵتان. سەرسەرم باشی باسی ئەم چالاکیە بوو کە ئەم چالاکی ئەمڕۆ لە چی پێک دێت جەنابتان حاکم بێت؟ بەڵێ سەرەتا بەخێرهاتنی جەنابتانەکەم ئەم چالاکیە کۆمەڵێ پزیشک و پەرستار لە ئەستوی خۆیان گرتووە لەسەر لەژێر چاودێری بەڕێز کاک دکتۆر شاخەوان عەبدوڵڵا جێگری سەرۆکی پەرلەمان. طبعاً وەک ئەیبینن زەختی قیاسی زەختەکەن و لە عینی کاتە فەحسی دانەکانەکەن و فەحسی شەکەریش ئەکەن و لەگەڵ ئەوەشە بابەتی تەوعویشیان پێیە کە باسی ئەوە کە ئێمە چۆن خۆمان دوور بگرین لە مادە هۆشبەرەکان پۆستەرات و ئەو شتانیان بە خەڵکەکە بەخشیوە کە چۆن گەنجەکان خۆمان بتوانین بپارێزین لە بابەتی مادەی هۆشبەر. ئەم چالاکیە لە کاتێک دێ ئێمە بەڕاستی وەک کۆمەلگا وەک شاری کەرکووک پێویستیمان زۆر بەوە هەیە کە وشیاری تەندروستیمان هەبێ چونکە زۆر کات ئێمە بە هۆی نەبوونی وشیاری تەندروستیەوە تووشی کۆمەڵێک کێشە دین تووشی کۆمەڵێ جاروای هەستەکەی نەخۆشین لەوای خۆشمان هیچمان نەبێ ئەگەر بێت و وەشیار بین لە بابەتە تەندروستیەکان. بۆیە ئەم بابەتە هاتۆتە کایە و ئێستا بەچاو خۆتان نەبینن خەڵکی زۆر ڕووی لێرە کردووە کە لە ناو مۆڵەکان هاتوونە پشکنینەکەن بۆ خۆیان بزانن کێشی زەختیان چۆنە، دانەکانیان پێویستی بەچی نییە، شەکەریان چییە، چۆنە
لە عینی کاتە ڕێنماییشیانە کرێ چی بکەن و چی نەکەن و چی بخۆن و چی نەخۆن هەمووی بە خۆڕایە بێ بەرامبەرە لەژێر چاودێری جێگری سەرۆکی پەرلەمان کاک دکتۆر شاخەوان عەبدوڵڵا کە کوڕی ئەم شارەیە هەڵقوڵاوی ئەم شارەیە خەمخۆری شاری کەرکووکە و هەموو کاتێ لە خەمی خەڵکدایە هەر چالاکێ لە خزمەتی خەڵکی کەرکووک بێ ئەو درێخی لێ ناکە. سپاس هەڵبەتە بەدەر لەوەی کە دکتۆر شاخەوان عەبدوڵڵا بەبەردەوام لە خەمی شاری کەرکووکدایەوە ئەوەی کە جێگەی باسە من بۆ خۆم چەندین جار ڕووماڵی چالاکیەکانم کرد دکتۆر شاخەوان عەبدوڵڵا لە نزیکەوە لەسەر ڕاستپاردەی بەڕێزیان چەندین پرۆژەی خزمەتگوزاری گەیاندوتە گەڕەکەکانی شارەکە و بەدەر لەوە ئەمشەو لە یەکێک لە بازارەکانی شاری کەرکووک بەبێ بەرامبەر پشکنینی چەندین پشکنینی تەندروستی بەبێ بەرامبەر بۆ هاوڵاتیانی شاری کەرکووک ئەنجامە دێ ئەوش لە سەر ڕاستپاردەی بەڕێز دکتۆر شاخەوان عەبدوڵڵا جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق.